ئەو کاتت باش زۆر بەخێر هاتی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی. ئەو کتێبەی لێرە بەکاری دێنم کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەتوانێت کتێبە دابگریت لەو ماڵپەڕە. دەچینە لاپەڕە سێ. لە لاپەڕە سێ لەوانەی ڕابردوو باسی وەیاشیتەڵی پرسیاری یەکم کرد کە لێرانە لەو بۆشایەی ئەو وشەیان ئەو دەستەواژەیەماندانا. ئێستا دەینە سەر پرسیاری ژمارە 2. پرسیاری ژمارە 2 چ دەڵێ؟ هێمای بچووکترە لە بریتیە لە بۆشایی هەیە، واتە کامە هێما مانای بچووکترە لە ئەو هێمای دەینی لێرە دەینووسیەوە. بزانیت چۆنی؟ ئەگەر ژمارەیەکت لە لای دەستی ڕاست هەبوو بۆ وێنە ژمارە 21، ژمارەیەکیت لە لای دەستە چەپ هەبوو بۆ وێنە ژمارە 32. دەتەوێت بەراوردی ئەو دوو ژمارەی بکەی بزانی کامەیان گچکەیە، کامیان بچووکە. ئەگەر ژمارەی دەستە چەپت دەستە چەپنا دەستە ڕاست، ئەگەر ژمارەی دەستە ڕاستت بچووکتر بوو لە ژمارەی دەستە چەپ، ژمارەی دەستە ڕاست بچووک بوو، ژمارەی دەستە ڕاستت بچووک بوو، ئەو هێمایە بەکاردێنی. هەمیشە تەمەشای ژمارەی دەستە ڕاست دەکەی، بچووکە یان گەورەیە یان یەکسانە. یەکسان زۆر کێشە نییە، بەڵام بچووک و گەورە ڕەنگە کێشە بی. ئەگەر ژمارەی دەستە ڕاستت بچووک بوو، بچووکتر بوو، ئەو هێمای بەکاردێنی. ئەو لای هێمای کە سەرەکەی گۆشەی لای گۆشەکەی گۆشە تیژەکەی دەکەویتە لای ژمارە گچکەکە، ئەو لای کە کراوەیە دەکەویتە لای ژمارە گەورەکە، کەواتە ئەو هێمای بچووکترە لە ئاوا دەینووسیەوە، بچووکترە لە. ئەگەر ویستیان لێیان داوا کردی هێمای بنووسی هێمای دەنووسی، لێیان داوا کردی بە پیت بنووسی دەنووسی بچووکترە لە، بچووکترە لە. دەبی بتوانی دەستەواژەش بە پیتیش بینووسی بە وشە. ئەو وەختە دەیخینەوە دەڵێ 21 بچووکترە لە 32، 21 بچووکترە لە 32. ئێستا زانیمان کە ئەو هێمایەی لێرە دادەنەی. دەچینە لای پرسیاری ژمارە 3. شێوەی بۆ ژمارەی 731 بریتیە لە 1 کۆ 30 کۆ 700. باشە، ئەو جۆرە نووسینە، ئەو شێوە نووسینە پێی دەڵێن شێوەی ڕەنووسی. بەڵام ئەو جۆرە نووسینە چی پێ دەڵێن؟ ئەو شێوە نووسینە چییە؟ ئەوە پێی دەڵێن شێوەی بەدرێژی، بەبەربڵاوی، expanded، بڵاوی بکەوە ژمارەکەی. کەواتە ئەو دەستەواژەی کە زۆر گرنگە لێرە بە درێژی دەینی لە چێ دەینووسی؟ ئالێرە دەینووسی. ئەو دەستەواژەیە وەڵامی پرسیاری سێیە، لەبیرت نەچی، بەڵام باعسا ڕوونکەینەوە لەبەر چ ئاوایە. ژمارەکە چییە؟ 731 دەینووسینەوە لێرە 731. ئەو ژمارەیە لە چەند ڕەنووس پێکاتیە؟ 1 2 3 لە 3 ڕەنووس، لە 3 ڕەنووس پێکاتیە. کەواتە ئەگەر بمانەوێت لە خانەی دانین
کە پێویستە لە خانەی دانین هەتا بتوانین بە درێژی بینووسین. 3 خانەی دروست دەکەین، هەمیشە دەست پێ دەکەین بە خانەی دەستە ڕاست. یەکەم خانە لە دەستە ڕاست ئاوا دەینووسین، ئەوە خانەشکە لە تەنیشتەوی خانەی دەستە ڕاست ناوی خانەی یەکانە، خانەک لە تەنیشتەوی دەنووسین ئەوە خانەی دەیانە، لە تەنیشتەویش خانەشکە دەنووسین خانەی سەدانە، چونکە 3 ڕەنووسمان هەیە 3 خانەی دروست دەکەین، پاشان دێین تەماشای ڕەنووسەکانی خۆمان دەکەین. یەکەم ڕەنووس لە دەستە ڕاست لە ژێر خانەی یەکانی دادەنین یان لە بن خانەی یەکانی دادەنین، ئەویش هەریەکە، پاشان دێین تەماشای ڕەنووسی پاشەوی دەکەین کە 3 لە ژێر خانەی دەیانی دادەنین، پاشان دێین تەماشای ڕەنووسەکەی دیکە دەکەین کە ئەویش 7 یان 7 لە ژێر خانەی سەدانی دادەنێ، ئەو 7 دێتە ئێرانە. ئەوە هەر خانەی هەر ڕەنووسەی چووە خانەی خۆی، چووە ژووری خۆی، لە هەر خانەکی لە یەک ڕەنووسی زیاتر دانانین. ئەو جار دێین چ دەکەین؟ تەماشای دەستە ڕاستی خانەکان دەکەین. یەکەم خانە کە خانەی یەکانە چ ڕەنووسێک لەوەیە؟ ڕەنووسی 1 دەینووسینەوە لێرە وەکو خۆی، ڕەنووسی 1 ئاوا دەنووسین، پاشان هێمای کۆ دادەنین، پاشان دەچین ڕەنووسەکەی دیکە پاشەوی دێست لە ژێر خانەی دەیان چییە؟ 3 لێرە دادەنین، بەڵام لەبەرەوەی 3 لە ژێر خانەی دەیانە دا 1 سفری هەیە، ئەو سفرەی دێنین لێرە دایدەنین، هێمای کۆ دادەنین، دەچینە لای ڕەنووسەکەی پاشەوی کە 7، ئەو 7ەی دێنین ئاوا دەینووسینەوە، بەڵام لەبەرەوەی لە ژێر یان لە خانەی سەدانە 2 سفری لۆ زیاد دەکەین. ئێستا ئەو جۆرە نووسینە، ئەو شێوە نووسینەی ژمارە پێی دەڵێن شێوەی بەدرێژی بە بەربڵاوی 1:30:700. دەگەڕێینەوە لای پرسیارەکەمان. ئەو پرسیارە بوو پرسیاری 3، ئەو وشەی لەوێن دەرێ وەڵامی پرسیارەکەیە. دێینە لای پرسیاری 4، هێمای بریتیە لە ئەو هێمایە، هەر ئەو هێمایە چۆنی یان کو دەخیندرێتەوە گەورەترە لە، کەواتە ئەو گەورەترە لە ئەو دەستەواژەیە لە چێن دەرێ دەینووسین ئالێرە، هێمای گەورەترە لە بریتیە لە ئەو هێمایەکە. با تۆزێک ڕوونکردنەوەش لەسەرەوەی بدەین بە خێرایی. گەورەترە لە ژمارەی دەنووسین لە لای دەستە ڕاستمان، ژمارەی 152. لە لای دەستە چەپی ژمارەشکە دەنووسین ژمارەی 74. تەماشای ژمارەی دەستە ڕاستمان دەکەین، دەبینین گەورەترە لە 74 لەبەرەوەی ئەو هێمایە دەنووسین. خینەوەکە چۆنیە؟ دەڵێن 102 گەورەترە لە 74 یان ئەوها 152 ببورن، ئەوە 5 ئەوە 5 سفر نییە. 152 گەورەترە لە 74 یان دەنووسین 152 گەورەترە لە 74. ئەو جۆرە نووسینە پێی دەڵێن نووسینی بە
پیتی یان بە وشە، بەڵام هەندێک جار بە هێما دەبی ئاوا بینووسین، بە هێما. ئەو هێمایە پێی دەڵێن هێمای گەورەترە لە، گەورەترە لە، گەورەترە لە ئەو لایە کە کرایتەوە ئی ئەو هێمای هەمیشە بەرامبەری ئەو ژمارەیە کە گەورەیە، ئەو لایە بەرامبەری ئەو ژمارە گەورەیە. یا ئێستا دەگەڕێینەوە ئەو پرسیارانەی کەماینە هەڵی دەگرین بۆ وانای داهاتوو، هەتا وانەی داهاتوو جارێکی تکە بەیەک دەگەینەوە. هەر شاد و خۆش بی.